دەمەوێت لە ڕێگەی بابزانم شارەزایان و پسپۆڕانی ڕاگەیاندن لەسەر ئەمە چی دەڵێن بۆ ئەمە بەڕێز دکتۆر بەهات حەسیب قەرەداغی مامۆستای زانکۆ و پسپۆری ڕاگەیاندن لەگەڵمانە. دکتۆر بەخێربەی، خۆشحاڵم بکە لەگەڵمانی. پێ دوایە ژمارەکان جێگەی خۆشحاڵین، بۆ ئەمریکا جێگەی خۆشحاڵیە، ئێواڵێن وەکو پسپۆڕانی ڕاگەیاندن. ڕاستەکەی ئەو ژمارانە و کە بەراوردێکی بە ژمارەی ڕۆژنامەنووس لە کوردستانە خەیاڵت بۆ بابەتێکی تر دەڕوات. ئەوش ئەوەیە ئایا پرسیارێک دروستە بێت، ئایا ملەتێکی وەکو کورد بە 6 ملیۆن کەس لە مناڵێکی تەمەن 1 ساڵیەوە تا ژن و پیاوێکی تەمەن 100 ساڵە 6 ملیۆن کەسی بێگومان. ئەم 6 ملیۆنە ئەگەر هەر هەمووی سێری تەلەڤیزیۆن بکە، هەر هەمووی گوێ لە ڕادیۆ بگرێت، هەر هەمووی بخوێنێتەوە، هەر هەمووی بچێت سەر سایتەکان، پێویستمان بەم هەمووە ڕۆژنامەنووسە هەیە؟ پرسیارە. گومان دروستەکە بەڕاستی ئەمە لە کاتێککە ئێمە وەکو میلەتێکی تازە هەڵکەوتوو فرسەتێکمان بۆ دروست بووە کە خۆمان بنیاد بنین، پێویستمان بە ئەندازیارە، پێویستمان بە پزیشکە، پێویستمان بە ئایتیە، پێویستمان بە مامۆستای چاکە، پێویستمان بە توێژەری چاکە. ئایا ژمارەی ئەوانە لە قەدەر ئەو ڕێژەیە کە ئەگەر ڕۆژنامەنووسان دابەشکەین بەسەر خەڵکە و ئەندازیارەکانمان دابەشکەین بەسەر خەڵکە، گومانێکی زۆر گەورە لە لاپەیەکە بەڕاستی من باش. ئێمە وانان لێ دەکە، من چەند جارم قسەیم کردووە بەداخەوە نەکات لە وڵاتی ئەمە، لە زۆربەی وڵاتانی دواکەوتوو بەشێکی زۆر، ناڵێم هەمووی، بەشێکی زۆر لەوانی کە بانگەشەی ڕۆژنامەنووسیەکەن دەست و پێسپین، هیچ کار و کەسبێکیان پێ ناکرێ، هیچ سکێڵە و مەهارەت و کارامەیەکی کیان نییە، بۆیە دەست ئەدەنە ئەم ئیشە. و ئەم ئیشەش بەبێ پرنسیپە، بەبێ دیسپلینە، بە هیچ پێوەرێکی تیان پێوەرەکانمان بۆ دانەناوە. ڕاستە یاسایەکمان هەیە، یاسای ڕۆژنامەنووسی، ئەڵێ ڕۆژنامەنووس فڵان کەسە، بەڵام ئەم پێناسەیە زۆر لاستیکیە. هەموو کەسێک توانێ هەر قسەیەک هات بەدەمیا بکە، هەر 4 کەلیمە بنووسێ بڵێ من ڕۆژنامەنووسم، لە کاتێکە زۆر زەحمەتە تۆ ببی بە پزیشک، زۆر زەحمەتە ببی بە سەرتاشیش، بە دارتاشیش، بە شۆفێریش. یعنی شۆفێری لە وڵاتێکی وەکو بەریتانیایە تۆ بی 2 ساڵ لەژێر تەمرین نابی بۆی ببی بە شۆفێری تەکسی. لای ئێمە 2 مانگ لەژێر تەدریبانیە بێتە ڕۆژنامەنووس بە ناوی خەڵکەوە قسەکە و ئەبێتە ئەندازیاری عەقڵ و وجدانی خەڵک. زای دکتۆر زۆر جار گرفت بۆ ئاسایشی کۆمەڵایەتی ونەتەوەی دروستەکات لە بەرامبەر ئەمەیە کاتێک کە دەستگایەکی ئەمنی ڕێگری لێکات کە تایبەتە بە ئەمنیەتی ئاسایشی کۆمەڵایەتی و نیشتیمانی ڕێگری لێکات، محاسبەیە کات کەم کاری تۆ غەڵەتە، ئەڵێ من پێشێکاریم بەرامبەر کراوە. من بەڕاستی تۆزێک قوڵتر لەوە سەیری دەکەم. باش، ئێمە وڵاتێکی بێ دەستوورین، ئێمە خۆمان لە هەرێمی کوردستانە دەستورمان نییە، ئەمە سەرچاوەی بەشێکی هەرە زۆری کێشەکانمانە. ئەمە یەک. 2 سەر بەو دەوڵەتێکین کە دەستور 60-70 مادەی پێشێل کراوەتیایە، یعنی ئەمە کێشەکەمان بوو بە 2 کێشە. 3 ئێمە لە دورگەیەکە ئەژین، لە هەرێمێکە منطقەیەکە کە جۆرەها داگیرکەر و سیستمی حکومڕانی دیکتاتۆری و زاڵم و ستەمکار و سەربازی حکومڕانی دەکات. لەبەر ئەوە ئێمە شتێکی غەریبین لەم ناوچەیە، بچووکترین هەنگاو بۆ پێشەوە دەنین 100 کۆسپوتەگەرەمان بۆ دروستەکرێت. اینجا یەکێک لەم کۆسپوتەگەرانی کە دروستەکرێ ئێستا پێویست ناکە تیارە بنێرنە سەرمان، پێویست ناکە سنوورمان لێداخن. زۆر بە ئاسانی ئەوەی کە لە ساڵی 91 و 92 93 و 94 پێمانەوت تابووری پێنجەم، ئێستا بە ناوی ئازادی ڕادەبڕینەوە قسەکە. ئێستا تەواو ئازادی خۆی وەرگرتووە، جوێن دەدا، ئاسایشی نەتەوەی تەخاتە مەترسیەوە، ئاسایشی کۆمەڵایەتی، ئاشتەوایی، ئاسایشی تەندروستیت، ئاسایشی ئابووریت، هەر هەمووی خاتە مەترسیەوە. ئامادەیە لە شەو ڕۆژێکە هەموو وڵاتت بۆ بفرۆشێ بە ناوی ئازادی ڕادەربڕینەوە. لە نەوەتەکان ئەمە پێی دەوترا تابووری پێنجەم، یعنی بە خیانەت حسێب دەکرا. بەڵام ئەمە لە بەروی دەستورمان نییە. ئەگەر دەستورێکمان هەبووە بیوتایە ئەم ئیشە و ئەو ئیشە و ئەو ئیشە بەڕێکەوتنی بەڕاپرسیەکی گشتی دەچێتە خانەی خیانەتی نیشتیمانی و نەتەوەیەوە،
کەس جورئەتی ناکرد ئەم فەوزایە دروستکە کە ئێستا لە کوردستانە هەیە. یعنی بمبورە خوا زۆر پڕم لەم مەوزوعە من. هەندێک پێوەەر هەیە بۆ ئازادی ڕادەربڕین، ئەمەی کورد ناوی ئازادی ڕادەربڕین، عەرەب پێڵێ حرية التعبير، نيوتي حرية التعبير عن الرأي، وشيء رأي هرتيانية كرد بو أمر رأي بوزيا كردو. إنجليز عليه freedom of speech، آزادي قسە کردنە. زۆر باشە پێوەرەکانی چیە دکتۆر؟ جا پێوەرەکانی یەکەم من حەز ناکەم قسەی کتێب دووبارە بکەمەوە. باش. چونکە کتێب لە بەردەست خەڵکات ئەم چی بخوێنێت، ئەمە هۆکارێک. دووەم بەشێکی زۆر لەو تیۆریانی لە کتێبەکانە هەن ئەکسپایر بوون، یعنی لە کۆمەڵگەکەی خۆشیە شکستی هێناوە لە کاتی جێبەجێکردنە. بەشێکیشیان ئەگەر لە کۆمەڵگەکەی خۆشیە سەرکەوتوو بووبێ بۆ کۆمەلگەی ئێمە ناشێت، بۆ ئەم قۆناغی ئێمە ناشێت، بۆ ئاستی وشیاری ئێمە ناشێت، بۆ ئاستی پێشکەوتنی تەکنۆلۆژی و ژێرخانی ئابووری و کۆمەڵاتیمان ناگونجێ. لەبەرەوە پێویستەکە خەڵکانی بیرمەند عاقڵ پەرلەمان ئەوانی داڕێژەری دەستورن دەیاسان کۆمەڵناسن دەروونناسن میدیاکاری باشن بێن کۆ دانیشن کۆ ببنەوە ئێمە شتێک بۆ خۆمان دابنین، یعنی کۆمەڵە پێوەەر دابنین کە بۆ ئەمڕۆ تا 25 ساڵیکەمان بشێت. یەکێک لەو پێوەران ئەوەیە کە هەموو ئازادیەکی دەربڕین مسۆگەرە بە مەرج، بە سنوورەوە، بە دیسپلینەوە. بۆچی ئەڵێن ئازادی ڕادەربڕین هیچ مەرج و سنوورێکی نییە؟ نەخشتیوانە لە هەموو دنیا شتیوانە. لە ئەمریکایە لەو خودی ئەمریکایی کە ئەمە بۆ یەکەم جارە دانێکی خێرمان پیا بنێ دایان راپۆرتیکەی هەبووە کە ڕخنەی لە ئێمە گرتووە. لەو ئەمریکایە تۆ بۆت نییە کۆمەنیست بیت، بۆت نییە ئەفکاری کۆمەنیستی بڵاوکەیتەوە. 2000 شەقیتی هەڵێن ئەفکاری کۆمەنیستی بڵاوکاتەوە. ئەسڵەن تیکتۆک کە لەبەرەوەی ئەپلیکیشنێکی چینیە لە کۆنگرس محاسبە کراوە، ئەڵێن تۆ سەر بە چ گروپێکی کۆمەنیستیت لە سین دعایە بۆ ئەوان دەکەیت، یعنی ئابۆقەی دەدەن، گەماروی دەدەن، ناڵە هیچ بکە. لە ئەوروپایە نازیزم بە کولی قەدەغەیە، ئەوەی بانگەشە بۆ نازیسم و بۆ ڕەگەزپەرستی و بۆ ئەمە بکە. خێرە ئێمە بڵێن ڕایە لە دەستوری عێراقیە هەر کەس بانگەشە بۆ سەردەمی بەعس و دروشمەکانی بەعس و ڕەگەزپەرستی و پێکدادانی ئاین و مەزەبەکان کە بە دەستور کە ئێمە دەنگمان پێداوە قەدەغەیە و حکومی یاسایی لەسەرە. خێرە لە کوردستان هەر کەس هەستێ بە ئارۆزی خۆی قسەکە بڵێ من ئازادی. باشە دوکتۆر منەوە پرسیمانی خێرە بۆ لە پێشترا خۆ قسە هەبوو کە دەستکاری هەموار یاسی ڕۆژنامەگەری بکرێ و خۆ دنیا هەستا، ینی بەشێک لە ڕۆژنامە نووسان باسییانەوە کرد کە قسەکردنمان ماوە ئەویشمان لێگرنەوە. ئەنجا من ئەمەیە ئەمە بەبەستەکەم ئەمە ئەبێ بە ڕێککەوتن بکرێت، یعنی بە ئەم شتە منێڵێم نابێ بە بڕیارێکی فەوقی لەسەرەوە لە ئەنجومەنی وەزیراونە یا لە پەرلەمانەوە دەرچێ بەبێ ڕاوپرسی و بێ گفتوگۆکردن و ئەبێ بخرێتە فەزای گشتیەوە با ماوەی ساڵێک ئێمە 30 ساڵە جیرۆری دەستی ئەم وەزای با ساڵێکیش مناقشە بکەین لە فەزایەکی گشتیە، تەلەڤیزیۆنەکان هەموو شەوێک سەعاتێک بۆ گفتوگۆیەکی ئازاد بێڵنەوە، دواتر گەڵاڵە بکرێ خەڵکێک دەستەبژێرێک شتەکان گەڵاڵە بکات کۆی کاتەوە و بیخاتە ڕاپرسێکی گشتیەوە بە ئەو یاسایە ئەگەر دەستورمان فریان ناکەین بکەین بە ئەو یاسایە بەڕای گشتی بکرێت. باشە دکتۆر ئەگەر لە ڕۆیکی ترەوە سیری ئەم ژمارەیە بکەین کە لە هەرێمی کوردستاندا هەیە، پێدوانی ئەمە جۆرێک لە ئازادی تەواوە کە حکوومەتی هەرێمی کوردستان و دەستگامنیەکانیش فراهەمیان کردووە بۆی کە خەڵکانێکی زۆر بەویستی خۆیان ببنە ڕۆژنامەنووس و قسە بکەن، ڕەخنە بگرن، وڵاتێکی گەورەی دیموکراسی و ئەمریکا بڵێ من خۆشحاڵ و دڵخۆشم بەمە. زۆر بەداخ و مداوای لێ بردنەکە بکە ئەو شێ بەکارێنم. ئێمە سنووری ئازادیمان تێپەڕانووە، ئێمە لە هەندێک ئاستا لە هەندێک بوارە گانوومانتە ئاستی بەڕەڵایی بێدیسپلینی هیچ دیاردەیەک لە سروشتانیە لە پەیوەندی نێوان هەسارەکانە گەلەکسەکانە هەتاوەکو پەیوەندی نێوان خانەیەک بۆ خانەیەکی جەستەی مرۆڤ، ڤایرۆسێک و ڤایرۆسێکی تەنیشتی، میکرۆبێک و میکرۆبێکی کە هیچ شتێک لەم کەون و کائیناتان نیە بەبێ یاسا و ڕێسا ناکرێت تۆشت لی گەڕێی هاروە بۆ خۆی بڕوە. یعنی دوایی شوێن زەمن وشیاری
ئاستی کۆمەڵایەتی و بیرکردنەوەت ئەمانە هەمووی مەرجن سنووردارەکەن. یعنی بۆ نمونە تۆ من و تۆ و هەر کەسێکی کە ئازادی و مافی خۆمانە لایەنەیەکی شەوانە بخۆینەوە گۆرانی بڵێن سەما بکەین بۆت هەیە هەمان شت لە مزگەوتا بکەی بۆت هەیە هەمان شت لە قوتابخانە و لە کۆلێژ بکەی ناتوانیت بۆت هەیە لە شوێنێکی گشتیا ئەمە بکەی بۆت هەیە تۆ بچیتە مەسبەحێکەوە بە لەوانگەیەکەوە بە شۆرتێکەوە پیاسە بکەی 4 ساعات ئەی بۆت هەیە لەسەر شەقەمە بە بکەی بچیتە سەرجادە ئەمە بکەی لە ناو تایارەکە ئەمە بکەی بۆت نییە کاکە لە بەروی هەموو شوێنێک دیسپلینی خۆی هەیە هەموو شتێک ئیجازەی دەوێت یعنی تۆ بڕۆ دوکانێکی لاکۆڵان کەرەوە بۆ دەرزی لێدان بۆ دەرمان فرۆشتن ئەبێ بچی لە وەزارەتی سەحا لە وەزارەتی نەوخۆ مۆڵەت وەرگریت شەهادەت هەبێ ممارەست کرد بەڵام بۆ بوونە ڕۆژنامەنووس چه ئیجازە لە شێ وەرەگرێ کەس هەر کەس لە شوێنی خۆی بەتایبەتی کە دەرگای سۆشیال میدیای بۆ کراوەتەوە بۆ خۆت ڕۆژنامەنووسی تو دەستگایەکیشی کاملیشی زۆر باشە زۆر بە کورتی دکتۆر بە قسەکەی ئەمریکا دڵخۆش نێوەکو پسپۆڕانی ڕاگەاندن من نە ئەوسا و نە ئێستاش ئەتیبار بە قسەی هیچ وڵاتێکی دنیا ناکەم من ئەمەوێت ئێمە خۆمان عقلی خۆمان توانای خۆمان هەرسەنگاندنەکانی خۆمان ڕێز بۆ خۆمان بجێڕێتەوە هیچ بەلامە گرنگی ئەمریکا بە باش مەزانیا بە خراپ مەزانێت هیچ بەلامە گرنگی بەڵێ سپاس بۆ بەڕێز دکتۆر بەهات حەسیب قەرەداغی مامۆستای زانکۆ و پسپۆڕی ڕاگەاندن سپاس بۆ ئەمەدەبوون.